سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش. من سروود خورشید لە کەناڵی ئاسۆی زانکۆ لە خزمەتی ئەوەی خۆشەویستین بۆ درێژەدان بە زنجیرە ڤیدیۆکانمان سەبارەت بە کەمترین کۆنمری وەرگیرا و لە زانکۆڵاین پارالێل ئێواران لە زانکۆکانی هەرێمی کوردستان. ئێوەش بۆ زانیاری وەرگرتن بینەری ڤیدیۆکانمان بن. دووبارە سڵاوتان لێبێ. لەمڕۆوە زنجیرە ڤیدیۆکانمان بۆ زانکۆی سڵاحەدین دەست پێەکەین. پاشەوەی زنجیرە ڤیدیۆکانمان سەبارەت بە زانکۆی پۆلیتەکنیک تەواو کرد. ئەمڕۆ دەست بە زنجیرە ڤیدیۆکانمانەکەین بۆ زانکۆی سڵاحەدین تاوەکو بزانین کۆلێژەکانی چین، بەشەکانی چین و بە پارالێل و زانکۆڵاین و ئێواران کەمترین کۆنمرەی وەرگیراویان چەندە. ئێوەی خۆشەویستیش بۆ وەرگرتنی زانیاری لەبارەی کەمترین کۆنمرەی ساڵی خوێندنی 2022-23 زانکۆ پەیمانگاکان بینەری ڤیدیۆکانمان بن تاوەکو سوودی لێ ببێنن لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین. لایک، کۆمنت، سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن. هاوڕێیانشتان ئاگادار بکەنەوە بۆ ئەوەی ئەوانیش سوود لە کەناڵەکەمان وەربگرن و زانیاری لەبارەی کەمترین کۆنمرەوە وەربگرن. خۆشەویستانم، ئێمە لەم ڤیدیۆیانەدا باسی کەمترین کۆنمرەی وەرگیرا و بۆ ساڵی خوێندنی 2022-2023 ئەکەین. ساڵی خوێندنی زانکۆ و پەیمانگەکان. خۆشەویستانم، ئێوە ئەتوانن کە پۆلی 12 و ئەم ساڵ لە پۆلی 12 ئیمتیحاناتی بەکەلۆریاتان هەیە سوود لەم کەمترین کۆنمرانە وەربگرن. بۆچی؟ بۆ ئەوەی لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین بە نزیکەی چەند کۆنمرەیەک لەمانە بەرزتر و چەند کۆنمرەیەک لەمانە نزمتر وەربگرین و فۆرمەکەمان بە شێوازە پڕکەینەوە ئەو شوێنێک کە دڵخوازی خۆمانە وەرمان بگرێت بە هیوای ئەوەی سوود لە ڤیدیۆکانمان ببینن. لە یەکەم ڤیدیۆمان باسی کۆلێژی ئەندازیاری زانکۆی سڵاحەدین ئەکەین. کۆلێژی ئەندازیاری لە زانکۆی سڵاحەدین لە چەند بەشێک پێک هاتووە و ئێوارانی نییە، لەبەر ئەوەی هەموو بەشەکانی زانستین کەواتە ئێوارانیان نییە. ئەندازیاری بەشی تەلارسازی بە کۆنمرەی 94.56 بۆ پارێزگا و 96.8 بۆ گشتی کۆتایی هاتووە. پارالێلی پارێزگا 95.849 و گشتێکەی 97.333. ئێمە باسی گشتی و پارێزگامان کردووە، گشتی ئەو کەسانن لە دەرەوەی سنووری پارێزگای هەولێر پێشکەشەکەن وەکو سلێمانی و دهۆک یان ئەو شوێنانەی سەر بە دوو پارێزگایان بە گشتی حسابەکرێن بۆ شاری هەولێر. بە پێچەوانەشەوە ئەوانەی لە هەولێرەوە بۆ سلێمانی یان بۆ دهۆک تەقدیمەکەن ئەوانیش بە هەمان شێوە بە گشتی حسابەکرێن بۆ ئەو پارێزگایانە. بەشی دووەممان بریتیە لە پرۆگرام سازی یاخود ئینفۆرماتیک 94.36 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 95.72. پارالێلی پارێزگا 95.2 و گشتێکەی 97.3. کۆلێژی ئەندازیاری بەشی شارستانی 90.88 زانکۆڵاینی پارێزگایە 94.3 گشتێکەیەتی. پارالێلی پارێزگا 89.067 و گشتێکەی 92.433. بەشی ئەندازیاری فڕۆکەوانی 88 بۆ هەموو بابەتەکان. بۆچی؟ کۆنمرەی ئەم بەشە هەمووی 88. لەبەرەوەی ئەم بەشە هەر لە بناغەوە بۆ خۆی بە پارالێل حسابە. نرخی ساڵانەی نزیکەی 40 وەرەقەیە. 2 ساڵ لە شاری هەولێر زیاتر فیۆری ئەخوێندرێت واتە نەزەری ئەخوێندرێت. 2 ساڵی دووەمیش لە چەند ساڵی ڕابردووە پێش شەڕی ئۆکرانیا قوتابیەکانمان خوێندکارەکانمان ئەچون لە ئۆکرانیا 2 ساڵ لەوێ عەمەلیان ئەخوێند. بەڵام ئێستا لە وڵاتی ئوردن درێژە بە خوێندنەدەن بە عەمەلیەکانیان بۆ ئەوەی پاش ئەوەی ئەم بەشە کۆتایی پێدێنن ئەبن بە ئەندازیاری فڕۆکەوانی و ئەشتوانن فڕۆکە لێ بخوڕن، بەڵام زیاتر وەکو ئەندازیارێکی فڕۆکەوانی ئیشەکەن. کیمیا و پترۆکیمیا 86.861 زانکۆڵاینی پارێزگایە و 91.093 گشتێکەیەتی. پارالێلی پارێزگا 82.932 و گشتێکەی 88.72. بەشی کارەبا 81.989 زانکۆڵاینی پارێزگایە و 90.048 گشتێکەیەتی. پارالێلی پارێزگا 79.466 و گشتێکەی 85.36. بەشی سەرچاوەکانی ئاو
80.292 زانکۆڵایانی پارێزگایە و گشتێکەی 81.175. پارالێلی پارێزگای 95.72 بۆ گشتی و بۆ پارێزگاکەی، واتە هەمان کۆنورەی وەرگرتووە. بەشی ڕووپێوان جیۆماتیک 79.732 زانکۆڵایانی پارێزگایە و گشتێکەی 85.2 و پارالێلی پارێزگا 85.52 و گشتێکەشی 80.52. کۆتا بەشمان بریتە لە میکانیک و میگاترۆنیک 79.433 زانکۆڵایانی پارێزگایە و گشتێکەی 92.08. پارالێلی پارێزگا 80.6 و گشتێکەی 91.467. خۆشەویستانم، لێرەیە خاڵێکەیە حەزەکەم ڕوونکردنەوەی زیاتری لەسەر بدەم. ئەوەش بریتە لەوەی زۆربەی قوتابیانمان ئەڵێن کوردی و عەرەبی تەرکەکەین بۆ ئەوەی کۆنەمرەمان بەرز ببێتەوە، بەڵام حەزەکەم خاڵێکەیە لێرانە ئاماژەی پێ بکەم، ئەویش ئەوەیە بۆ بەشە ئەندازیاریەکان پێویستە پێشتەرکردنی کوردی و عەرەبی معدلت لە 80 کەمتر نەبێت بۆ ئەوەی بتوانی بۆ بەشە ئەندازیاریەکان پێشکەش بکەیت و کوردی و عەرەبی تەرک بکەیت. واتە زۆر گرینگە تۆ کۆنەمرەت لە 80 بەسەرەوە بێ بۆ ئەوەی بتوانی بۆ بەشە ئەندازیاریەکان پێشکەش بکەیت. بە هیوای ئەوەی هەمووتان سەرکەوتوو بن، ئەوانەی ئاواتیان ئەم کۆلێژەیە یا هەر بەشێکە لەم کۆلێژە پێی بگەن و ئاواتی هەموولایەک بێتە دی. بە هیوای سەرکەوتنتان. لایک و کۆمنت، سەبسکرایبی کەناڵەکەشمان لە یاد مەکەن.